بەناوی خی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن سڵاوی خی گەورەتان لێبێ و لە خۆشی و شادی دابن. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواست بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. لە پرۆگرامی باسوخواستی ئەمڕۆدا باز لە پەروەردەکردنی منداڵ دەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. لە چەند ئەڵلقەیەکی پێشووتری بەرنامەی باسوخوازدا بە شێوەیەکی گشتی و تێر و تەسەل باسمان لە شێواز و هۆکار و ڕێکارەکانی پەروەردەکردنی منداڵمان کردووە بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی ساغ و تەندروست پێشکەش بکەین و وە کۆمەڵگەکەمان بحەسێتەوە و ببێتە کۆمەڵگەیەکی ئارام و یەکڕیز و تەبا. ئەمڕۆ باز لە پەروەردەکردن دەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام هەر لە سەرەتای هاتنیەوە و بەتایبەتتر لە شاری مەدینە کە بناغەی دەوڵەتێکی پڕلەداد و خۆشەویستیدا دەمەزرێنێ و پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم گرنگیەکی ئێجگار گەورەیان بە پەروەردەکردن و داڕشتنی کەسایەتی منداڵیان داوە. ئەوە تا پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم بە یەکێک لە هاوڵانی دەفەرمێ هەر کەسێک دوو کچ لەبەر خاتری خوددا بە شێوازێکی جوان پەروەردە بکاو و گەورەیان بکاو و فێری ئاداب و ڕەوشت و ئەخلاقی ئیسلامیان بکاو دواتریش بە شێوازێکی جوان و بە ڕەزامەندی خۆیان زەواجیان پێ بکاو بیان نێرێتە ماڵی خۆی ئەوە لە ڕۆژی قیامەتدا لەگەڵ مندا دەچێتە بەهەشتەوە. تەنانەت هێندە گرنگی بە منداڵ دراوە. پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم خۆی و ئەوانەی کە پێشنوێژی بۆ مسلمانان دەکەن پێیان خۆش بووە و هانی داون کەوا نوێژە فەرزەکانیش لەبەر گریانی منداڵێ یا برسێتی منداڵێک کورد بکەنەوە. لەم بەرنامەیەدا بە شێوەیەکی گشتی باز لە پەروەردەکردن و گرنگی پەروەردە لای ئاینی پیرۆزی ئیسلام بۆ منداڵەکەین و بزانین ئیسلامی پیرۆز چ مەرج و ڕێکار و هۆکارێک دەگرێتە بەر بۆ ئەوەی منداڵێکی ساغ و تەندروست بەرهەم بهێنین. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز بەدریە ئیسماعیل چالاگوانی مافەکانی کۆمەڵگەی مەدەنیم کردووە. بەدریە خان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا پێم خۆشە باسێک لە پەروەردە بکەین. پەروەردە چییە و چ گرنگیەکی بۆ ئێمە هەیە؟ ئێستا ئێمە کە باز لە پەروەردەکەین بە شێوەیەکی گشتی لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە دەمانەوێت چی بە خەڵکی و بە جگەرگۆشەکانمان بڵێن. بسم الله الرحمن الرحیم الحمد لله الصلاة والسلام على خير خلق الله. دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم و سوپاسانەکەم بۆ دەرفەتەی بۆ منتان ڕەخساند. طبعا پەروەردە گشتگیرە بە تایبەت ئێمە کە تیشک بخەینە سەر پەروەردەی مناڵ کە دەف و ئەمانجی بەرنامەکەم ڕۆمان پەروەردەی مناڵە. پەروەردەی مناڵ طبعا ئاینی پیرۆزی ئیسلام بە ڕەهایی بە گشتگیری زۆر بە وردی باسی پەروەردەی مناڵ دەکات لە گشت قۆناغەکان و فێرمان دەکات و بەرچاوڕوومان دەکات لە قۆناغەکانی مناڵ بە پلەبەندی لە لەدایک بوونەوە هەتاوەکو دەگاتە تەمەنی ڕژ و تا دەگەێنی تەماڵی هاوسەری و تاوەکوی تر قۆناغی پێگەیشت و تێگەیشتن بە چاڕوونی کردوین و هەموو یاسا و ڕێسایەکی بۆ ڕوونکردوینەوە. و پێغەمبەر ئەکرەمیش عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت مناڵ بە پاکی لەدایک دەبێ. کەواتە مناڵ کاتێک دێتە بوون دێتە دنیا دێتە سەرزەوی زۆر بە پاک و بەڕائەتی لەدایک دەبێ. ئەم پاکی مناڵ تاکەی بە پاکێتی ئەمێنێتەوە. طبعا ئەمە مەسئولیەتەکەی دەگەڕێتەوە بۆ ئەستۆی دایک و باوک. ئەمە طبعا مهارەتێکی زۆر گەورەیە بۆ دایک و باوک بزانێ ئەم داهاتە جوانە، ئەم جەوهرە جوانە، ئەم باخە بەڕاستی پڕ بەرهەمە، ئەم ئینتاجە جوانی ڕۆژی قیامەت چۆن ئەتوانێ بۆ خۆی دەستە بەرکات، چۆن ئەم جەوهرە لێی سوودمەند بێت، چۆن بتوانێت ئەم مناڵە پەروەردەکە بە پەروەردەیەکی ڕەسەن، چۆن بتوانێت لە ئاینی پیرۆزی ئیسلام ئاشنای کات، چۆن بتوانێت لەو تەمومژ و جەهالەتەی ئەم ڕۆژگاری ئەمڕۆ تێکەوتوین تاکە بە تاکەی خێزان و ماڵەکانی گرتوتە ئێمە مناڵەکانمانی لێ بپارێزین. چۆن بتوانین ئێمە مناڵەکانمان پەروەردەکەین بە پەروەردەیەکی دروست و ئەم مناڵێکی خاوەن عەقیدە، مناڵێکی خاوەن بیر و باوەڕ، مناڵانێک پەروەردە بن کە بەڕاستی خەڵکی لە دەستیان سەلامەت بێ، کۆمەڵگا لە دەستیان ئارام و حەساو و سودمەند. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ منداڵ هەموو منداڵێ لەسەر فیترەتێکی پاک لەدایکە بێ، بەڵام ئەوەی کە دوایی ئەی گۆڕێەوە دایک و باوک و کۆمەڵگە و دەوروبەرە. پەروەردەکردن ڕۆڵی پەروەردە لە کەیەوە دەست پێەکە؟ کاتێک کە منداڵێک بە فیترەتێکی پاک بە بنیەیەکی پاک بە جەستەیەکی پاکەواتۆتە ئەم ژیانەوە کەی ئەرکی دایک و باوک دەست پێەکە لە پەروەردەکردنیە. طبعا دایک و باوک طبعا ئەو دەقەی کە من ئەڵێم ئامانجی ئەوەیە مناڵێک بێنێتە بوون ئەبێ کۆمەڵێک طبعا بەرنامە ڕێژی دابنێ. بە بەرنامە
طبعا ام پێژە مشتێک ویستی ڕادی خۆی پەرگا لە سەربوونی ئەم مناڵە و قەدەری هاتنی ئەم مناڵە بێ بۆ سەرزەوی ئامانجێکی پیرۆزی هەبێ بۆ هێنانە سەرزەوی ئەم مناڵە لە بیدایەتی دروستبوونی ئەم مناڵەوە تەبەن بێ مەبدەئیەن بە تەمای پەروەردەکردن و خستنەوەیەکی ساڵح بێ لە هاتنە سەرزەویەوە ئەم دایک و باوکە هەستی بەرپرسیارەتیان لەسەر ئەبێ هەبێت و مەسئولیت لەسەر شانیان دروست ئەبێ لە دقی لە دایک بوونیەوە چۆن حکومەکانی شەرع جێبەجێ دەکەن بە چه ئاراستەیەک لە دایک دەبێ و چۆن بانگ و قامەتی بەگویا دەدرێت چۆن ئەو نازنا ئەو ناوە خۆشە و ئەو سەردەمیانی ئەو پێویستێتی پێی دڵخۆشە ناوی لێنێ و چۆن ئیتر لە بیدایەتی لە دایک بوونەوە تاوەکو وردە هەنگاو بە هەنگاو دەست پێ دەکات لە تەمەنی ئەوەی کە زۆر گرنگە و مناڵ طبعا ئاینی پیرۆزی ئیسلامیش تیشەکە خاتە سەر تەمەنی 7 ساڵان بەڵام پێش 7 ساڵان بەردەوام مناڵ لە هەندێک مناڵ ژیری لە ڕادەبەدەری هەیە مەفهومی زیاترە زەکاوەتی زیاترە زوو فێر دەبێت زوو تێدەگات تەماحی پێگەیشتنی زیاتری هەیە لە جانبی قورئان خوێندن لە جانبی دیکە لە جانبی بۆ نمونە نوێشکردن ئەم تەمتیلانی ڕۆژانە دایک و باوک دەکە ئەم مناڵە لاسای دەکاتەوە پێش ئەوەی بگاتە ئەو حکومێکی ئاینی پیرۆزی ئیسلام بۆی دانا کە 7 ساڵ و فێری نوێشکردنی بکە بەڵام باشترین قۆناغ و تەمەن ئەو مناڵە کە بۆی لە دەست دەرنەچێت کە بۆ ئەوەی ئەو مناڵە ئەم دایک و باوکە لێی سوود نەبێ بۆی خسارەتمەند نەبێ بۆی پێش ئەوەی خۆی بناسێ بۆ ئەوەی پێش ئەوەی چای بە کۆمەلگا بکەوێت پێش ئەوەی ئەسرار و نهێنیەکانی لە تۆ بشارێتەوە بیگوازێتەوە بۆ هاوڕەکانی هاوتەمەنی خۆی گرنگترین تەمەن لە 6 ساڵیەوە ئەم دایکە یا ئەم باوکە دەست بە پەروەردەکردنی بکە جا ئەبێ هونەر و حکمت بەکاربێنە چۆن پەروەردەیەکە ئایا بە ئوسرەوی لە ماڵ و خێزان و خانەوادەکەی خۆیدا ئایا ئەینێرێتە سنتەری پەروەردە و پێگەاندن ئایا خۆی جهد دەکات بە بەرنامە ڕێژی وەکوتمان ئوسرەی بەدەل لە ئوسرەوی لەگەڵ هاوتەمەنەکانی خۆی لە ماڵەکەی خۆیدایە لە دەرەوەی ماڵەکەی خۆیدایە لە فێرگەیەکدایە لە سنتەرێکدایە لە شوێنێکی سەلامەتدا کە بزانی مناڵەکەت ئەمینە لێ پەروەردە دەبێت دەست پێ بکەیت ئەگەر نا تەمەنی تێپەڕی گەیشتە 11 ساڵ زۆر بە زەحمەت بۆ دەچەمە و دێتە ژێر ڕکێفی تۆوە قەناعەتت بۆ دروست نابێ و نهاتە سەر ئەو مەبدە و بیر و باوەڕێک کە تۆ هەتا کە تۆ ئامانستە پەروەردەیەکی بە پەروەردەیەکی تەندروست تایبەت لە چوارچێوەی ئاینی پیرۆزی ئیسلام. زۆر باشە. ئاینی پیرۆزی ئیسلام چۆن گرنگی بە پەروەردەی منداڵ داوە؟ ئەو گرنگیە چۆنیە و ئەو گرنگی لە چیدا خۆیە بینێتەوە کە منداڵ هێندە لای ئیسلام گرنگ و بەبایەخە بەشێکی زۆری ئاینی پیرۆزی ئیسلام بۆ پەروەردەی منداڵ دانراوە. طبعا مناڵ حقوقێکی ڕەهای هەیە وەکوتم خی پەروەردگار وەکو مافی بۆ داناوە ئەرکیشی بۆ داناوە بەڵام بێمە بەرچاڕوون بین طبعا وتمان ئیسلام بەرچاڕوونی کردوین لە هەموو مافە یاسای شەرعیەکانی ئەم مناڵە کە چۆن ڕۆژانەی ژیان تەعامل لەگەڵکەین بۆ نمونە من لێرەدا چەند خاڵێک ئەخەمەڕوو بۆ نەبنیادنانی بیر و باوەڕەکانی مەفروزە ئێمە وەکو ئاینی پیرۆزی ئیسلام طبعا ئەمە مافێکە کە داوێتی بۆ مناڵە کە تۆ ئەم مناڵە لە بەرەسیدا چۆن بەرهەمی ئەهێنی چۆن پەروەردەیەکەی چۆن پێشکەش بە کۆمەلگایەکەی چۆن خەڵکی لێی سوودمەند دەبێت چۆن یەکی کەسێکی سەرکردە و خەڵکی لە دەستی سوودمەند بێ یەکەم شتکەوتمان بنیادنانی بیر و باوەڕەکانی زۆر گرنگە ئێمە لە جانبی عەقیدەدا ئەم مناڵە ئاشنایکەین بە بیر و باوەڕ خاوەنی چ مەبدەیەکە هەڵگری چی پەیامێکە کوێ بە پێشەوە مەبدەی خۆی بزانێەوە بە هەمان شێوە تەموحی فێر بکەیت و تێگەیشتنی ژیانی فێر بکەی ئەمانە هەموو گرنگن بۆ مناڵ. جەنابەت باسی مافی مناڵت کرد طبعا ئێمە کە باز لە مافی مناڵەکەین بۆ نمونە نەفەقە پێدان بەخێوکردن حاجی ڕۆژانەی ژیانی پەروەردەکردنی بۆ نمونە هەموو ئەو شتە سەرەتانە ڕۆژانە پێویستە لە واجبی سەرشانی دایک و باوک کە ڕۆژانەی ژیان طبعا لە ڕۆژانی ژیان دەکە تەعامل و هەڵسوکۆ لەگەڵ ئەم مناڵەکە بەمنێتەوە نا نەک وەکو وەزیرێکی دارایی تەعاملی لەگەڵا بکە پێداویستەکانی ڕۆژانەی جێبەجێ بکە لە عەطف و سۆز دای نەبڕێ جانبی مادی بە تەوازونەوە بۆ جێبەجێ بکە پێداویستەکانی ڕۆژانەی بۆ جێبەجێ بکە حقوق شەرعیەکانی بۆ نمونەوەی خی پەروەردگار ئەم کۆمەڵە حەقی بۆ داناوە ئەوە ناخێنە جانبی میراتوشتە کۆمەڵک حەقی مناڵ هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلام مەفروض ئێمە بۆ ئەم مناڵەی دەستەبەر بکەین کە مافی خۆیەتی کە بەڕاستی ئەرکی سەرشانی ئێمە نەک تەنها مناڵ خستنەوە و ئیهمالکردن ئیتر کە دەڵی پەروەردەکردن کۆمەڵێک یاسا و ڕێسای خۆی هەیە وە کۆمەڵێک کۆچ بوو ئەرک و ماندووبوونی زۆر بەڕاستی ڕوبەڕووی دایک دەبێتەوە دەبێت قوربانی بداوە بە هەمان شێوە باوکیش کەواتە ئاینی پیرۆزی ئیسلام بەڕەهایی مافیاوە بە مناڵ
کە پەروەردەیکەین کە بیکەینە کەسێکی شجاع بیکەینە کەسێکی بێر بکەینە کەسێکی پێگەیشت و بکەینە کەسێکی خاوەن مەبدە بکەینە کەسێکی خاوەن ڕەوش ئەوەش هەمووی ئەگەر بگەڕێنەوە بە کتاب و سنە هەڵێنجراوی سنەتە بەرز و پیرۆزەکانی پێغەمبەری ئەکرەم ئەو بە پێشەنگ و پێشەوا بزانە دڵنیا بە مناڵە پێدەگات و تێدەگات لە هەموو جانبێک کەواتە بەدرێخان جیاوازیەکی زۆر جیاوازیەکی گەورە و بەرچاو هەیە لە نێوان پەروەردەکردن و بەخێوکردندا بۆ نمونە بینین عائلەی وامان هەیە زۆر هەژار و کەم دەستن لەوەچە بە درێژایی ساڵ کە کوڕەکەی ئەچێتە قوتابخانە تەنها کراس پانتۆڵێکی بۆ ئەکرم بەڵام سەرەکەی سەرنجام کەسێکی نمونەی باشی بۆ دەرەچی هەم لە مەکتەبە هەم لە کۆمەڵگەکە بێتە کەسێکی بەڕەوشت و بە ئەخلاق کەواتە بێمە پەروەردەکردن و بەخێوکردن هەر لەوەچە ئەگە باڵندەیەکیش بەرەڵا بێت لەو دەشتا توانێت خۆی بژێنێ ڕۆڵ جیاوازی نێوان بەخێوکردن و پەروەردەکردن لە چیدایە بەڵێ بەخێوکردن و طبعا پەروەردەکردن دوو شتێک جیاوازن بەخێوکردن واتە ڕیعایەت الأطفال واتە ڕعایەکردنی مناڵ و پەروەردەکردنەکەش جیاوازە بۆ نمونە کوتم بەخێوکردن ئەمە وەزیفەی سەرشانی واجبی سەرشانی هەموو باوک و دایکێکە کە نەفەقەی ئەم مناڵە دابین بکات بە ڕۆزی حەڵاڵ بە بەرچاوڕوونی بە ئیتر ئەم مناڵە وا لێ بکات کە بزانێ ئەم بژێوی ژیانەی کە بۆ دەستەبەر بۆ ئەم سەرەوت و سامان و ئەم ڕزق و ڕۆزی بۆ پیادەکە کامە حەڵاڵ و کامە حرامە بەرچاوڕوونی دەکەی بۆ نمونە بەخێوکردنێک و خواردن پێدان جلوبەرگ و پێداویستیەکانی ڕۆژانەی شوێنی ژیان و نیشتەجوونی مافەکانی خوێندنی دەرخستنی مەبهەری مناڵەکەت ئەمانە گرنگە ئەمە لە جانبی بەخێوکردنە بەخێوکردن طبعاً کە وتمان ئەم شتە سەرەتایە نەژەگرێتەوە بەڵام ئەمە زیاتر ئەچێتە زمانی باوکەکە و بۆ زمانی دایکێکەش ئەبێ ئەم بەخێوکردنە وەعیەتێک بدا بە ئەم مناڵە ئەم دایکە چۆن بزانێ لە جانبی بەخێوکردنەکە بەسەر ئەم حاڵەتەدا گوزەر بکە مناڵی وایە ئەوەندە سەقافەت و وەعیەتی هەیە ئەوەندە بە ئەتەکێتەوە ڕۆژانی ژیانی بەسەردەبە لە جانبی خواردنی لە جانبی ڕێکپۆشی لە جانبی تەعاملی ڕۆژانەی لە جانبی خەوتن و هەڵسانی لە جانبی خوێندنی لە هەموو ئەمانەیان دایکە بەرچاوڕۆشنی کردن بەخێوکردنی جانبی پەروەردەکردن ئێمە وتمان ئێمە دەبێ ئەم مناڵە وا پەروەردەکەین خاوەنی بیر و باوەڕ و عەقیدە بێ تەمۆحێکی بۆ پێگەیشتن هەبێ و بە هەمان شێوە تێگەیشتنی بۆ ژیان هەبێ هەیە بێزارە لە ژیان بەردەوام لە مناڵێەوە هەست بە منکوبی خۆی دەکە هەستەکە بێزارە هەستەکە بۆ نمونە ئەو ژیانی باوک و دایکی پێی تێپەڕیوەی تروە ئەزانێ مەتی میراتیە بۆ ئەم ماوەتەوە نازانێت توانێت بۆ نمونە ئیبدا بکە بە کۆششی خۆی گۆڕانکاری بەسەر ژیانی خۆی دابێنێ بەڵام لە چوارچێوەی ئاینی پیرۆزی ئیسلامەکەواتە زۆر گرنگە دایک و باوک مناڵەکەی بە مەبدەئێکی پاک و بیر و باوەڕێکی پاک پەروەردەکات تەمۆحی بخاتە بەردەوام ئەم مناڵە تەشجیعکە لە هەر جانبێکەوە خاوەن بەهرەیە بەهرەمەندە زیاتر چاوتیژی کە تەماحی پێ بدا بۆ نمونە مناڵ هەیە بەهرەدارە من لە مناڵەکانی خۆمە هەیە حەزی لە خوێندنی قورئان و جۆرە تیلاوەکانێت هەیە حەزی لە حیفزە هەیە حەزی لە جانبی تەکنۆلۆژیایە هەرێکە جۆرە حەزێکی هەیە ئێمە دەبێ ئیستیغلالی ئەم وەزع بکەین ئەم مناڵە لەم بەهرەیە چۆن درێژەی پێ بدەین و بتوانین پێ بگا بەڵام ئەوەندە هەیە تووشی لادان نەبێ و لە حدودە شەرعیەکانی ناشەرعیەکان پارێزدا و سەلامەت بێ یەکێک لەو خاڵانی باسی تەربیە گەشە پێدانی توانەکانی مناڵ زۆر گرنگە بۆ نمونە مناڵ گەشەی هەیە توانای هەیە هەندێک مناڵ هەیە حەزی لە کاری وەرزشە هەندێک مناڵ هەیە لە جانبی علمیە سەرکەوتووە هەندێک مناڵ هەیە کۆمەڵایەتی و اجتیماعیە هەندێک مناڵ هەیە حەزی لە جانبی ئیداری و فەنی و هونەری ئەم جۆرەشتانەیە کەواتە دەبێ ئێمە لەم جانبی پەروەردەش و حەزەکانی مناڵ بخۆزینەوە ئیستیغلالی وەزع بکەین تاقەکانیان نەمرێنی یەکێکە لەو خاڵانە کە باس لە پێگەیاندن دەکات بۆ نمونە تێگەاندنی یاساکانی پەیوەندی بەستن ئەمە گرنگترین خاڵە بۆ مناڵ بۆ پەروەردەی مناڵ بۆ پێگەیشتنی مناڵ بۆ تێگەیشتنی مناڵ بۆی ئەو مناڵە ببێتە مناڵێک کە خۆی ببینێتەوە ئەم مناڵە خاوەنی عیزەت و ئیرادە بێ ئەم مناڵە هەست بە وجود و بوونی خۆی بکە زۆر گرنگە ئەو دایکە حکمت لەگەڵ مناڵەکەیدا بەکار بێنێ هەڵی بنێ تەشجیعی بکە توانەکانی بخاتە گەڕ نەک پیکاتەوە بیشکێنێتەوە بڵێت تۆ ئاوانا سەرکەوتوت و ئەلەمە ئاوای نە گرنگە هەمیشە زمانی تەشجیع بۆ بەکارهێنانی مناڵ نەک تەشجیعەکەی وای لێ بکات تووشی غڕور و عەجبی بکە تەوازنیش لەو بەینەها ڕابگرێ بۆ نمونە لە تێگەاندنی یاساکانی پەیوەندی بەستن هاوڕێیەتی کێ دەکات ئەمە زۆر گرنگە خاڵێکی جەوهەریە بۆ مناڵ کێ هاوڕێیەتی کێ کردو بەم هاوڕێی خۆی لەگەڵ کێدا هەڵسکۆت و تەعامل دەکە هاوڕەکانی مزگەوتی کۆڵانی خوێندنگەی دەوروبەر و ئەمانی زۆر گرنگە کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەلام دەفەرمێن برۆ لەسەر دینی هاوڕێکەیەتی بڵێ و نەڵێ ئیلا تەئسیر و کاردانەوەی ئەبێت چێ ناڵە ئەو مناڵی کە لە هاوڕێیەتی دەکات ئەوەندە تەئسیر و کارتێکەرە مناڵەکەی من کارتێکراو نابێت کەواتە دەبێت بزانی هاوڕێتی کێ دەکات و کێ بۆ نمونە
لە کێ دوور دەکەوێتەوە کێ خراپ و بڤێ ئەم هاوڕێتی نەکات بۆ من هەکە هەیە لا ڕێ هەیە چەقۆشێنە هەیە دژی نوێژە دژی مزگەوتە دژی قوڕان خوێن دژی ئەو بیر و باوەڕێتی کە ئەم مناڵە هەڵگرێتی ئەبێ ئەم مناڵە وا فێر بکەیت لەم ئیلەتە خۆی ڕزگار بکات و چۆن پەیوەندیەکان دروست دەکات ئەم پەیوەندیە ئەم مناڵە هان بدەیت لە تەمەنیدا چەند هاوڕێی هەبێ هاوڕێتی کێ بکات ئەسرارەکانی بۆ کێ باسکات چۆن تەعامل بکە لەگەڵ هاوڕەکانی بکە و چۆن ڕۆحی هاوکاری تیابێ چۆن خاوەنی ئیرادە بێ و چۆن کارێک کە هاوڕەکانی لە خۆی کۆ بکاتەوە و سوودیان پێ بگەێنە ئەوە گرنگە ئەوە بە بەهانی بدەیت دەستباری بی پەیوەندی بۆ دروستکەی و چۆن چاکی دەکات کاتێک لێ تێکچوو وەزئێکی لێ شێوە ئەم مناڵە ئەبێ ئەوەندە بە ئیرادە بێ بزانێ ئەو وەزعی کە لێ تێکچوو چاکی بکات مسەیتر بێ بەسەر ئەو حەدەسە ناتەندروست و ناجێگیرانی بەسەریدا کە ئەم نەیویستووە و بە هەمان شێوە چۆن و کەی کۆتایی پێدێنێ کە حاڵەتێکی ناجێگیر ڕووی لە ئەم مناڵە کرد یەکێکی لەو خاڵانە ئاراستەکردنی گرنگی پێدانەکانی ئێمە چۆن مناڵەکانمان ئاراستە بکەین فێریان بکەین کاتی بەتاڵ و فەراغەکانیشیان بەشتی بەسوود بەسەر بەرن مناڵەکان مناڵی وایە لە خۆی جۆرێک لە تەمەڵی جەستەیی هەیە جۆرێک لە تەمەڵی عقلی هەیە یا بێتەماحە گرنگە ئەم دایکە یا ئەم باوکە نەک بە بەردەوامی هەموو کاتێک کە تەوقیتێکی گونجاو هەڵبژێرێ بە چەند مانگێک جارێک یا مانگی جارێک یا چەند هەفتەیەک جارێک ئەم مناڵە بانکە کۆمەڵێک نمونەی جەوهری بۆ باسکە تابیگەێنێت لوتکێ قەناعەت کەواتەواز لە سسی و تەمەڵی بێنەوە گرنگتریانێکی لە قاڵانە دیاریکردنی پێشەنگ زۆر گرنگە ئەم مناڵەت کە لە تەمەنی مناڵیدای و پێدەگات و تەماحی پێگەیشتنی هەیە پێشەنگێکی بۆ هەڵبژێری ئێمە بۆ نمونە پێغەمبەر یەکەم عەلەیهی سەلام کردومانە پێشەنگی خۆمان ئەویش بە هەمان شێوە ئەوە هیچەوە پێشەنگی ئەویشە بەڵام لە دنیادا و پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەلام بەجێشتە و پێفەرمودەکانی پێشەنگ بانن بەڵام ئێستا ئەم مناڵە گۆڕانکاری بەسەر ژیانی دادێت لە عەسر و سەردەمی و ڕۆژارێکی پێشکەوتنایە نمونەیەکی جوان پێشەنگێکی جوان قیادە و سەرکردەیەکی جوان کەسێکی چاکی سەرکەوتوو پێگەیشت و تێگەیشت و بکە بە پێشەنگی ئەم مناڵەت با چاو لە حرەکاتی بکات با چاو لە هەڵسوکەوتی بکات چاو لە تێگەیشتنی بکات چاو لە خزمەتکردنی بکە ئەم مناڵە کە یەکێکی کردە پێشەنگی خۆی بەڵام پێشەنگێکی تۆکمە و کامڵ و دامەزرا و ئەو مناڵە سەرکەوتووە زۆر باشە بەدرێ خان ژینگەی خێزان و دەوروبەر تا چەند ڕۆڵی هەیە لە پەروەردەکردنی مناڵ خێزانێکی تەباو یەکڕیز و پڕ لە خۆشەویستی و فاوڕێزن و بە پێچوانەشەوە خێزانێکی دیکەمانی هەمیشە توندوتیژ و شەڕ و ئاژاوە لە نێو ماڵەکەدایە ئەم دوو خێزانە ئەم دوو جۆرە لە بیرکردنەوە و ژینگەیە کاریگەریان لەسەر پەروەردەی منداڵە بێ بەتەکیت ئەوەی ئێمە دیراسەمان کردبێ و بازمونی چەند ساڵەمان لەسەر لە کاری ڕێکخراوەییمان و لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی کێشە کۆمەڵاتیەکانمانە دیراسی خێزان و خانەوادەکانمان کردووە هەمیشە ئەو مناڵانەی کە لە خانە و لانەیەکی ئارامان لە بیئەیەکدان کە بیئەیەکی سەلامەت و تەندروستە ژن و مێردێکی تێگەیشت و هەم لە دین هەم لە جانبی ئیجتیماعی کۆمەڵاتی وتوە الحاڵ ماڵێکی ئارام و یەکسان و تەبایی و یەکسانیان هەیە ئەم مناڵانە سەرکەوتون لە هەموو جانبێکە ئەم مناڵانە خاوەن بەهرەن ئەم مناڵانە بە ئیرادەن ئەم مناڵانە تەماحی هەموو پێگەیشت و تێگەیشتێکیان هەیە هەستیان پێ دەکەی مناڵانە زیندون جۆرێک لە حەیوێتیان هەیە بەردەوامی بداعەکەن هەستیان پێەکەی ئەم مناڵە لە جەوێکی ئارام و ژینگەیەکی زۆر زۆر ئارام و پێگەیشت و تێگەیشتودا پەروەردە بوو بەڵام ژینگەیەکی تر من ئەڵم لێرەوە ئامۆژگاری دایکان و باوکان دەکەم ئەو ژینگانەی کە کێشە و ئاشوبی تایە کە ژن و مێردانە بە شەڕ دێن کە گرفتێکی خێزانی ڕوئەدا وەسێت ئەەکەم بۆ ئەو دایک و باوکانات کا ئەەکەین ئەو کێشە و گرفتانەی کە ڕوو لە دایک و باوک دەکا ئۆتۆماتیکی نەقڵ دەبێ بۆ مناڵەکە دەبێ بگەڕێن بۆ تەوقی و کاتێکی گونجاو کە مشاوەرێ بینی خۆیان بکەن یا ئاڵوگۆڕی قسەکانیان بکەن یا ئەگەر شەڕە جەنگێکی ژەکەن با کاتێک بێ لە مناڵەکان دوور بخەنەوە چکم ڕاستە و خۆ نەقڵ دەبێ بۆ سەر دەروون و ڕۆحێتی ئەو مناڵمان هەیە لەو بی ئەو ژینگەیەدا پەروەردە بۆ هەمیشە شەڕەنگێزە مناڵمان هەیە کە هێناویانە بۆ معالەجەکردن و قسە لەگەڵاکردن و بۆ نمونە دڵدانەوەی هەمیشە حەزی بە منکوبێتی خۆی کرد و حەزی لە گریانە گۆشە گیرە حەزی بناو مجتەمع و کۆمەڵگانیە ڕقی لە هەموو پیاوێک دەبێتەوە کە دیکتاتۆرێتی پیاوی بینیوە ڕقی لە هەموو ئافرەتێک دەبێتەوە کە بینێتی دایکی ئافرەتێکە هەمیشە شەڕ بەرپاکە کەواتە گرنگترین شت بۆ بە دەستەبەرکردنی مناڵ بیئەی یەکەم دەستەبەرکردنی لانە و ماڵێکی ئارامە و فێرگەی یەکەمە بۆ مناڵەکەمان تاوەکو بەڕاستی مناڵێکی تەندروست مناڵێکی تۆکما مناڵێکی کامڵ و دامەزرا و مناڵێکی بە عیزەت و غیرەت نەک مناڵێکی مەشلول و نوقسان کە ئەو سینارۆ ناشرینانەی لە حیات و ژیانی دایک و باوکای بینێ لە مێشکیا خزنێ بەجاری وایە کاردانەوەی ئەبێ مناڵمان هەبووە هاتۆتە لامان بەڵبەڵگەی زیندوو وەکو باوکی چەقی وەشاندووە کە تەعزیبی دایکەکەی پیاوە و
وەکو دایکی بە هەمان شێوە هەمان سیناریۆ دووبارە کردوتەوە جاری وا پێچەوانەکەشی دەرەچێتەوە کە عیزەت و غیرەتی نامێنە و دەسەڵاتی نییە و خەڵکی بەسەریدا زاڵم زۆر باشە ئەو هەنگا و کارە ناپەسەندانی کە لە پەروەردەکردندا لەیان دایک و باوکە ئەگیرێتە بەر زۆر جا بۆ من دایک و باوک کە دڵسۆزترین کەسن بۆ منداڵی خۆیان بە هەڵە هەنگاوێک جێبەجێ ئەەکەن بە هەڵە بۆ من شتێک بەکارهێنن بۆ پەروەردەکردنی مناڵەکەیان پێم خۆشە و هەڵانە بخینە پێشچاوی دایک و باوکەکان بۆی دووبارە نەبنەوە هەندێک لە دایک و باوکان ئەم هەڵانە بگۆڕن بەشتی باشتر هەڵە تایبەت بە مناڵ یاخود لە بینی ئەوەی کە نا ئەوەی کە لە پەروەردەکردندا بۆ منە ئایا لێدان یەکێک نییە لەو هەڵانەی کە دایک و باوک بە زۆری هانای بۆ ئەبن طبعا هەڵەکردن هەمومان ئینسان مرۆڤین و معڕەزین بۆ خەتا و هەڵا هیچیشمان ڕاستی پێچێ نەمان پێکابێ لە جانبی پەروەردەکردنی مناڵا داواکەین خۆی گەورە یارمەتیمان با ڕۆڵەکان یەک بەیەکمان ساڵحکە بەڵام ئەوانەی کە مناڵ تووشی لادانەکە تووشی سەرکەشیەکە تووشی گۆشەگیریەکە تووشی ئاسیبوونەکە تووشی ئەوەیەکە کە ڕقی لێت بێتەوە بۆ نمونە توند و تیژی بەڕاستی پێنەدانی ماف دووری لە سۆز و عەتفی دایک و باوک و زۆر محاسبەکردنی بەردەوام و درۆکردن و لێگرتنەوەی هەندێک شت ئەمانە هەرەمووی وا لە مناڵەکە کە ڕقی لێت بێ بەڵام پێچەوانەکەی بێ ئەم مناڵ ئەم دایکە ئەگەر نەرمونیان بێ ئەگەر ڕازگۆ بێ ئەگەر ئەو تەڵەبات و داواکاری هەیەی لە توانایە بێ بتوانێت بۆی جێبەجێکە بۆی دەستەبەر بکە ئەم مناڵە وای لێت باوکی خۆش دەوێت کاتێک دەستێن بکە حەزەکە بچێت باوکی خۆش دەوێت کاتێک ئوسلوبێکی ڕۆژانەی ژیانی تەعاملێکی تەندروست ئەکات ئەمیش دووبارەی بکاتەوە بەڵام وانە بوو کاتێک کەم ئەم باوکە یان ئەم دایکە تەعاملێکی ناتەندروستیە بۆ ڕقێتی کاتێک کە نوێژەکە ئەم ڕقی لە نوێژە ڕقی لە سەرپۆشە کاتێک دایکەکە سەرپۆشی کرد ڕقی لە هەموو هەڵسوکەوتێکی ڕۆژانی ئەم دایک و باوکێتی بۆیە دەبێ ئێمە ئەوەندە حکمت بەکاربێنین بزانین بە چ شێوەیەک ئەم مناڵانە بەلێ خۆمان بەرەولای خۆمان ڕادەکێشین تند و تیژی بەڕاستی ئەمە پێدەچێ هەمومان خاوەنی ئەوە بین ینی گرنگترین شت ئەوەی ئێمە خۆمانی لێ دوور بخەینەوە جاری وایە بەڕاستی بۆ نمونە ژینگەکەت ئەو هیلاکی دەورو بە دەوام ئەم حاڵەتێکی ئیجتیماعی وان لە دایک و باوکەکە یا جانبی دارایی هەندێک جانبی تایبەتێ بە دایک و باوکات دێکە لە دەرەوە پڕ ئەکات لە ماڵەوە بە مناڵەکە خاڵیەکەیەوە کە مەفروض ئێمە خۆمانی لێ پارێزینەوە دەردێکی کوشندەیەەکە بەدری خان بمانەوێ نەمانەوێت زۆر جار پەروەردەکردن قۆناغێکی درێژخایەنە و ماندووبوونی دەوێت لەلایەن دایک و باوکە بۆیە زۆر جار هێندێک لە دایک و باوکان بۆ ئەوەی خێرا ئەم منداڵە هاروهاجی و ئەو کارە خراپی کە ئیکا هەنا بۆ لێدانە بن بۆ ئەوەی خێرا ئیتر لە کۆڵ بێتەوە و ئەو قۆناغە درێژخایەنەی کە لە پەروەردەکردندا پێوە ماندووە بێ بە لێدانێ وە کۆڵێک کۆتایی پێدەێنێ لێدان تا چەند گرفتە تا چەند یەکێکە لە پێچەوانەکانی پەروەردەکردن یان بە شێوازێکی دیکە با گلەیشمان نەیە دەچەکە خەڵکێک پێی وایە لێدان بەشێکە لە پەروەردە منە پرسم لێدان و پەروەردەکردن تا چەند پەیوەندیان بە یەکەوە هەیە توشتی زۆر لێک جیاوازن تەڵەن پێچی هەمومان ئەو پشکەمان بەرکەوت بێ کە لێدانمان بەرامبەر بە مناڵ ئەنجامدا بێت کە بەڕاستی تا سەر ئێسقان هەڵەیە تەبەن ئەم مناڵە ئیلمەڵێ زانان دەروناس ئەڵێن کاتێک کە ویستت هێزێک بەرامبەر بە مناڵەکەت بەکاربێنی حتا لایانی پیرۆزی ئیسلامیشە فەرمێ کاتێک دەستت دایە بەرزکردنەوەی مناڵێک کە دەستت بەرز کردەوە بەرەو ئاراستی لێدان بەرەو ئاراستی مناڵەکەت بەری شەیتان لەو کاتەدا خۆشحاڵ دەبێ و وەزعەکەت تند و تیشتر دەکاتەوە تاوەکو هەم مناڵەکەت لە یاسێ هەمیش زەربەکە بەکاربێنی و هەم ئاشوب و جەنگێک لە ماڵەکەدا بەرپا ببێ هەموو جارێک مامۆستایەک ڕەحمەتی خوای لێ بێت کاتێک ئەمەوێ ئازار بە مناڵەکەم بگێرم دەست بەرز ئەەکەمەوە یەکسەر بیر مەکەێتەوە کە شەیتان بەم سلوبەی من خۆشحاڵ دەبێ ئەڵم ئەعوذ بالله من الشەیطان ڕەجیم ئەهوە نەبمەوە و زانانی دەرونا دەڵێن باشترین شت ئەوەیە مناڵ طبعا وتمان بە بەردەوامی وەکو دانکون کەرە دەگدەگ هەموو دقەیەک محاسبەکردن و تی هەڵان و تەعزیبەکەی بینی سیوای ئەبێتەوە ئەو مەوزوعی عەذاب بەکارهێنانی هەڕەشە و عەذاب بەکار بهێنرێ نەک بە لێدان بە عەمەلی دەرونا زەڵێن هێزەکە بەکار بهێنە هێزەکە بەکاربێنە بەڵام کە هێزەکەت ئاراستە کرد ئەو مناڵە سیوای ئەبێتەوە هێزەکەی بینی بێباکە لە هێزەکە ئەڵێ خۆ تۆزە لێدانێک ئەو خۆی خاڵیە کاتەوە و نە ئەو چاگە بێ و نە وەزعەکە چارەسەرە بکاتە بە تەواوەتی ئاشوب و جەنگەکە بەرپا ینی قوڵترە بێتەوە هەم مناڵەکە ئاسیە بێ هەم لەو جانبەوە دڵی شەیتان خۆشە بێ هەمی ژینگەکە تێگەدێ هەمیش لایانی تەندروستی و دەرونی مناڵەکە ئاشێوێنی بە هیچ شێوەیەک لە هیچ قۆناغێکە لێدان هەندێک ڕێی هەیە بۆ نمونە هەڕەشەکردن ئالەتی تەعزیب بۆ نمونە داخکردن بە مطلقی حرامە
هەندێک دایک و باوک بەکاری هێنێ هەر بۆ نمونە بۆ هەڕەشەش شتی بۆ داغەکە بۆی گەرمەکەوار یاکو کە بەکارێنانی ئاسن و چەق و ئەمانە هەر حەدیثی لەسەر بە مطلقی حرامە بەڵام بەکارێنانی بۆ نمونە هێزێک یا هەڕەشەیەک بۆ لێدان بەس بەو شێوەیە ئاراستەیەکی تو پیانەکەشی ئەو بۆ ئەوی مناڵەکە تۆزێک چۆنەڵی هەڵوێستەیەکالەوە ئەو ترسێ هەر لێمەشکا بمێنێ بۆی هەڵەیەک کە خەتەیەکی گەورەی کرد هەڵوێستەیەکە و کۆتایی پێبێنێ ئەگینا لێدان لە هیچ جانبێکەوە ڕێگەی پێنەداوە لەگەڵ پەروەردەشە یەک ناگرێتەوە چارەسەر نییە و بە هیچ شێوەیەک مناڵ پێی بەرەو پێش ناچێت. زۆر باشە بەدرێخان یەکێکی دیکە لە هۆکارەکان یان ئەو شتە پەسەندانی کە لە پەروەردەکردنی منداڵدا هەیە و ئێمە تا ئێستا وەکو شوێنکەوتی پێغەمبەری خوا وەکو ئومەتی موسڵمان تا ڕادەیەک ئایا هۆکارەوەی کە شەرمەکەین لە باسکردنی یان بۆ زۆر کەمە لە بیرکردنەوە پەروەردەی ئێمەدا کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شوێنکەوتانی ئەفەرمێ بۆ منە بە بەرچای منداڵەکەتانەوە بە دەستی ڕازنان خۆم بۆی ئەویش فێر بێ ئەمە پەروەردەیە بیبن بۆ مزگەوت لەگەڵ خۆتانە بۆ ئەوەی فێری مزگەوت و خۆشەویستی مزگەوت ئەمە هەر پەروەردەیە بمانەوەی نەمانێ و لە بەرامبەریشدا کۆمەڵێ نەهی لە منداڵەکە کە ئەمە تەنها بۆ پەروەردەی منداڵ نەک بۆ پاراستنی شکۆی دایک و باوکە ئەفەرمێ بۆ منە لە 7 ساڵیا لەگەڵ خوشک و برایە باجیا ببنەوە و بەبێ ئیزن لە هەندێک کاتی جیاوازە نەیەنە شوێنی نووستن و خەوتنی دایک و باوک بمانەوێ نەمانێ منداڵ ئەگەر زۆر جار ئەو پەیوەندیە جەستەی ڕۆحی کە لە نێوان دایک و باوکە هەیە بە درێژایی تەمەنی لەگەڵ یا ئەمێنێتەوە کاتێک کە منداڵێ لەگەڵ باوکیا بە دەستی ڕاز نانەخوا ئەمە توانێت ممارەسەی بکە ئەتوانێت ممارەسە بکە بچێ بۆ مزگەوت بەڵام ناتوانێت ئەو ممارەسە جەستەی ڕۆحی کە لە نێوان دایک و باوکە هەیە بیکە ئەگەر بە بەرچاوی منداڵەوە ئەم شتە بکرێت بە درێژایی تەمەنی ئەبێتە گرەیەکی دەرونی لە ناخیە چۆن مسلمانان گرنگی بەم لایەنە پەروەردەیە بدەن کە تا ئێستا فەرامۆش کراوە. طبعا ئێستا الحەمدولillah تۆزێک وعیت لە باوکانی شابینرێ و دایکانەوە وەخوان خاوەن عەتفن طبعا جاران کوفر بوو کە مناڵ پێش ئەوەی بگاتە تەمەنی ڕۆژ بچێتە مزگەوت کوفر بوو کە باوک بهێنێتە ژێر ڕکێفی خۆی کوفر بوو باوک هەندێک ئاز و ئاراستی بکە کۆمەڵک ئامۆژگاری بکە بەڵام وەکو جەنابەت ئیشارە پێداعینی پیرۆزی ئیسلام شامل و کاملە لە هەموو جانبێکە بەرچاوڕوونی کردوین وەکو بۆ نمونە وەکو جەنابەت ئیشارە پێدا لە ئوسلوبی تەنانەت دەستنوێژگرتن و چوونە سەر ئاو نوێژکردن و نان خواردن و هەموو ئەو جانبانە وەکو جەنابەت ئیشارەت پێدا بۆ نمونە مەفروضە ئەم دایک و باوکە مادەم ئاینی پیرۆزی ئیسلام ئەو سەلاحیەتەی داوە بە مرۆڤ ئەو عیلمەی پێداوین دەبێت ئەم مناڵە بەرچاوڕوون بێ ئێمە تا ئێستا هەندێک دایک و باوکەی هەندێک شت بە بڤ ئەزانێ بۆ نمونە خوای گەورە و جەنابی ئیشارە پێدا سێ کاتی بە عەورات داناوە بۆ مناڵ کە ئەبێ ئەم مناڵە خوای گەورە نەسی ناردووە سوورەتی نور تەفسیر کە بیکە بە دەرسێکی کۆمەڵایەتی بۆ ئەم مناڵانە کە ئەوەندە هەضمی بکەن بەس ئەوەندە تێی بگەنەوە خوا فەرمانی کردو ئەم کاتە عەوراتە بۆ هاتنە ژوورەوەی ژووری دایک و باوک بۆ نمونە تەمەنی پێگەیشتن بۆ نمونە هەندێک دایک پێی شوورەیە کاتێک مناڵەکەی بەرەو گەشەکردن و گەورەبوونە ڕوات پێی بڵێ کچم تۆ بەرەو گەورەبوون دەچی گۆڕانکاری بەجەستە و هۆرمۆنانەکە تاکانت دادێ ئەگەشتە تەمەنی باڵغبوون ئەم کۆمە لە بەرچاوڕوونی بداتێت کە زۆر جار باجی گەورەیان داوە کچەکانمان لە خوێندنگە و شوێنە گشتیەکان کە لەبەرەوەی دایک پێی ئەی بوو پێی شەرم بووە ئەو حقوقی کە ئەم کچە هەیەی ئەم دایکە پێی بەخشێ بۆی ڕوونکاتەوە باڵە وە کوڕەکانیش بە هەمان شێوە ئەگەنە مەرحەلەی باڵغبوون هیچ بەرچاوڕوونیەکیان نییە مەفروضە ئەم باوکە دانیشتنی لەگەڵا بکە بەرچاوڕوونی پێ بداتێ فیتڕەتی بۆ بڕوونکاتەوە ئەم پێگاتەی مرۆڤ چۆنە چەند گۆڕانکاری بەسەر جەستەی دادێ زۆر گرنگە ئێمە مادەم ئاینی پیرۆزی ئیسلام بەرچاوڕوونی کردوین لە هەموو جانبێکەوە فێری کردوین دەبێت سوود بە خەڵکیش بگەینی بە تایبەتی مناڵەکانمان بە پلەبەندی فێر بکەین وەکو تۆ ئیشارەت پێ جەنابەت ئیشارەت پێدا ئەم بەرچاوڕوونیە گرنگە لە بەسیتری هەڵسوکەوتیەوە تاوەکو دەگاتە تەمەنی پێگەیشتن و زۆر باشە بەدرێ خان لەم ڕۆیە دایک و باوک بەهۆی مەشغوڵەتی دنیا و تا ڕادەیە کەمبوونەوەی ئەرکی دایک و باوکایەتی ژام ئەو بەرپرسیاتی کە لەسەر شانیان منداڵەکانیان تەسنیم بە ئایپاد و پلەیستەیشن و تەلەڤیزیۆنەکەن واتە بێ بەشکردنیان لەو عەتف و سۆز و خۆشەویستی کە پێویستە دایک و باوک بەرامبەر بە منداڵ هەیان بێ تەسلیمکردنی منداڵێک کە وەکو ئەڵێ پێویستە ئێمە ببینە قوتابخانەیە بۆیان بەڵام تەسلیمی ئایپاد و پلەیستەیشن و ئەکس بۆکس و نازام تەلەڤیزیۆن و ئەم هەموو تەکنۆلۆژیا سوود بەخش و زیان بەخشش کە هەردووبارەکە تا چەند منداڵ بەرەو پەروەردەیەکی لاواز و خراپ دەبە. طبعا ئەمە دوو ڕووی هەیە مناڵ وەکو جەنابەت ئیشارە بە عەتف و زۆزی دایکدا لە بینی ئەم تەکنۆلۆژیا و مناڵ عەتفی دایک هیچ شتێک نەمادە نە ئەم بابەتە پێشکەوتوانە هیچ جانبێک ناگاتە عەتف و سۆزی دایک و باوک پڕ ناکاتەوە
هیچ شتێک من ئەوەی خۆم هەستم پێکرد بێ هیچ شتێک ناکاتە ئەو قەبارە و قیاسی کە سۆزی دایک و باوک ئەو سۆزی کە دەبەخشرە بە مناڵ لە هەموو شتێک گەورەترە لە هەموو داهات و سەرمایە و جوانێکی دنیا گەورەترە بۆیە دەبێ ئێمە ڕۆڵەکانمان لەو ناز و سۆزە بێ بەش نەکەین ئینشاءالله. طبعا ئەم جانبی تەکنۆلۆژیای بڵێ و نەڵێ ئەمە حاڵەتێکە و هاتوۆتە پێش بۆ هەموو مناڵێک ئەمڕۆژ لە سەردەمێکی پێشکەوتنین مناڵەکانمان چاویان کراوەتەوە لە ئێمە باشتر لە مۆزوعی کۆمپیوتەر و ئایپاد و ئەنتەرنێت و ئەو جانبانە زیاتر شارەزان ناکرێت تۆ مناڵەکەت بە تەنها لە کۆمەلگا داڕنی بیکەی مناڵێک کە مەحرومی کەی لەو جانبە بڵێ و نەڵێ مناڵی ئێستا فزوولە ئەگەر تۆ ڕێگەی پێبگری ئەچێ لە ماڵێکی ترەوە بۆ نمونە ئەوێ خۆی فێری شتەکە کا یاسوود چێژی لێوەربگرەیە بەدەستی بێنێ کەواتە دەبێت تەوازن ڕاگری کاتی بۆ دیاری بکرێ طبعا کاتەکانی بۆ دابنی کاتێکە لەگەڵ ئەم مناڵەکە ئەم شتێ خەیتە بەردەزای پلەیستێشنە ئایپادا هەر جانبێکی ئەلەکترۆنیە زۆر گرنگە تۆ کاتێکی بۆ دیاری بکەی وە متابعەی وردی بکەینەک جیهاز ئەلەکترۆنیەکە بێتە دەستی و بەڕەهایی و وازی لێبێنی ئەم مناڵم عڕەزە خەتی ئینتەرنێت بکاتەوە و شتێک بێتە بەرچاوی زۆر عجیب و غەریب لە مێشکیا تۆمار بێ و خەزنی کا بمێنێتەوە کاردانەوەی سلبی و خراپی لێ بێگومان بکەوێتەوە کەواتە ئێمە تەوازن ڕاگرین هەم دەبێ ئاشنایان بکەین بەم جانبە تەکنۆلۆژیانە و چارنێ بێ فێر ببن و هەمیش دەبێ سنوورێکیان بۆ دابنێ هەندێکیان لێ بگرینەوە بۆ نمونە بەشی فێربوون و سیرکردنیشیان بۆ دابنین بەشی وەرزشکردن و چوونە دەرۆشیان بۆ دابنین و بەشی سیرکردنی تەلەڤیزۆنیشیان بۆ دابنین بۆ دایکە یاڵە من گیرم خواردە بەدەست مناڵەکەمەوە کۆمەڵێک حەلقات هەیە نایپەڕێنەوە ئەبێ لە ماڵەکەی خۆشم لێی زەوت کە ماڵە هاوڕەکانی و دراوسەکەی نابێت تۆ یەکسەر بەڕەهایی لێ قەتعکەی نامەفروزە تۆ لەگەڵی دادانیشی هەنگاو بە هەنگاو قۆناغ بە قۆناغ بۆ نمونە سەیری حەڵقەیەک دەکەی ئەم حەڵقەیە بە ئێمە نامۆیە بە خانەوادە و ئیشتی کۆمەڵگەی ئێمە نامۆیە بە مەبدە و دینی ئێمە نامۆیە کە ئۆتۆماتیکی لێت قەتع کرد و کوژانتەوە بێگومان پێچی ئەم مناڵە شتێک لە زیهنیا دروست بێ ئەمە دیارە پێچێمە وا دەزانێمە شتێکی زۆر گەورەی تێدا بۆی ئەمێکسە قەتعیکردنا دا ئەنیشی لەگەڵیدا هەندێک شتی کە شیاوە و گونجاوە لەگەڵی دەدا بنیشە بۆی شەرحکە بۆ منەمەش هەندێک مەشهەدیتیایە ئەمان ئاوازەرت پێگەنێ ئەو ئاوایە بە مەرحەلە بە پێ حەدەسەکان هەندێک حاڵەت هەیە کە نابێ ئەم مناڵە بیبینێ هەندێک حاڵەتی نەشازون عنی بڤە هەیە نابێ مناڵ بیبینێ کە نەخوازراوە لەو کاتە یا بیگۆڕا یا گۆڕانکاری بەسەر کەناڵەکە بێنە تا وردە وای لێدی ئەم مناڵە ئەگەینی تەلووتکەی قەناعەت و شتەکەی لا عنی ناپەسەند و عنی ڕقی لێ ئەبێتەوە بەس بە مطلقی حرامی کەی و لێ زەوتکەینە کەواتە دایکان باوکانە بێت تەوازونێک ڕاگرن هەم بۆ بەکارهێنانی ئەم بابەتە ئەلەکترۆنیانە و سەیرکردی تەلەڤیزۆن و هەر شتێک لەم بابەتانە هەمیش بۆ نمونە و هەم گرتنەوەی بە تەواوی بەڕەهایی خراپە و هەمیش بەڕاستی تەسلیمکردنی ئەو واقعی دەردی تۆ فەرمی لەبەر مەشغەڵەتی ژیان و دەوائیر و دەوام دێشت تەسلیمی ئەوەی کە ئەمەش بەڕاستی سلبیاتی زۆری هەیە کە بۆ نمونە لە ئەنجامدانی ئەنجامی سیرکردنی ئەو کۆمەڵە ئەفلامانی کە ئێکس بۆکس و شتانە ئەکرێ مناڵی وە هەیە دڵڕقە هەست بە دڵڕقێکی زۆرە کە ئەوەندە ئەو فلیمە هەربوشتانەی لێیاوە دڵڕقە تووڕەیە لەهانی دەرونی ناجێگیرە کەسێکی گۆشەگیرە حەزینە لا مستەمع و کۆمەلگانیە حەز ناکە میوان لە دەرگای بە حەز ناکە لەگەڵ خەڵکا تێکەڵ بێ حەز ناکە لە ماڵ بچێتە دەرەوە بەردەوام تەعاملی لەگەڵ ئەو شتە بێگیانەیە ئەم کارە سلبیانە هەیە بۆیە دەبێ توازن ڕاگرین لەو حاڵەتە نەک بە بەردەوامی وەکو ببێتە عەبدی ئەم شتانی کە لە بەردەستیایەتی زۆر باشە بەدرێ خان وەکو پێشتر جنابی ئاماژەت پێدا کە کوڕوکەج ئەگەنە تەمەنی باڵغبوون و پێگەشتن ئیدی حەزەکەن خۆیان بنوێنن حەزەکەن ئەو هێزەی کە تیانە یان بۆ من ئەو پێگەشتنە بە خەڵکی بسەلمێنن و بۆ خەڵکی باس بکەن تەنانەت کە زۆر جار دایک و باوک ڕێگەیان بۆ دائەنێن و ئامۆژگارییان کەمە پەروەردەیان کەن زۆر جار قبوڵی ناکەن لە ئێمە تازە ئێمە پێویستمان پەروەردەی ئێوە نیە منە پرسم ڕۆڵی پەروەردە تاکەی بەردەوامە دایک و باوک پێویستە تاکەی پەروەردە لە پەروەردە بەردەوام بن و پەروەردەی من حتا فەرمودەیەک زۆر لەبەرم نەماوە حەوت ساڵی یەکەم پێغەمبەری خوا فەرمێ وەکو دایک و باوک و بەخێوکەر و پەروەردەکەری منداڵ بن لە 7 بۆ 14 وەکو مامۆستا و پەروەردەکاری بن بۆیە مناڵ لە قۆناغەشا ڕێزی مامۆستاکەی زۆرترەگرێ لە 14 بۆ 18 وەکو هاوڕێ وابن یعنی شتی بەسەران مەسە پێم بپرسین ڕۆڵی پەروەردە تاکەی بەردەوامە و دایک و باوک چ کاتێک پێویستە ئیدی دەست لە پەروەردەکردن هەڵگرن کە ئەبێتە مایەی بەلا ڕێدابردن یان بۆونە تونند و تیژی خستنەوە لە نێوان خۆی و منداڵەکەیە گەنج عادەتەن لە مناڵێک کە بەرەو گەنجی دەڕوا هەست بە غڕوری خۆی دەکات
هەزەکە پێگەیشتووە تێگەیشتووە هیچ کەسێک لە خۆی بە چاکتر و بەدەسەڵاتدارتر و بە زیرەکتر هەر طبیعەتی گەنج وایە پێکاتەکەی وایە کە پێ ئەگات هەستەکای تر تەواو لە قیمەی پێگەیشتن و تێگەیشتنی خۆیاتی بۆیە کە طبعاً ئەو بە سەردەمی خۆی بیرەکاتەوە خۆی لە دایکەکە بتواناترێزانێ لە باوکەکە بتواناترێزانێ بۆیە ئێمە دەبێت بە پێی سەردەم تەعامل هەڵسوکەوت لەگەڵ مناڵەکانماکە و جەنابەت ئیشارەت پێدا 7 ساڵی یەکەم تاوەکو طبعاً 11 ساڵ زۆر گرنگە وەکو مامۆستا تەعاملی لەگەڵا بکەیت ینی هەرچی کاردانەوەیەک لە ڕۆژانەی ژیانی تۆ ئەیبینێ دەرسە مەوعیزەیە داهێنانە عیبرەتە بەڵام تا چواردەش احتیفازی پێوە بکەیت لە چواردەوە ئەم کەسە بەرەو گەنجی بوون و تەفاعولاتی جیسمی و باڵغ بوون و چاوکردنەوە بە کۆمەلگادا ڕوبەڕوویە بێتەوە هەستەکات گۆڕانکاریێک لە هامی جەستەیە دروست بووە لە فکریە لە زەکاوەتیا لە جەستەیە و لە ناو کۆمەلگەشدا چاوی دەکرێتەوە هەستەکە ئەم گەنجە ئاڵوگۆڕی ئەسرارەکانی خۆی حەز و ئارەزۆکانی خۆی لێرەدا قەتیز ئەمێنێ ئەبێتە کەسێکی غامس هیچ شتێک ئاراستەکەی گوازێتەوە بۆکی بە هاوڕەکانی هاوتەمەنی خۆی بۆیە گرنگە هیچ کوڕێک یا خود هیچ کچێک لەسێ هاوڕەکەمتری نەبێ بەس ئەو هاوڕێیانە کێن کامانن و چەندێک زەرەریان پێدەگەن و چەندێک سوودیان پێدەگەن دایک و باوکە هاوڕێ منداڵ دیاریکەن یان بۆ نمونە ئەو خاڵەوە بەشانەی کە منداڵ خۆی ئەیدۆزێتەوە لەگەڵ ئەو هاوڕێ و هاوتەمەنەکەیە لە پێشدا ئیشارەم پێدا چۆن تۆ ئەیخێنتە سەر ئەو ڕتمەی خۆی چۆن فێری دەکەیت چۆن هانی دەدەیت چ هاوڕێک بۆ خۆی هەڵبژێرە کام هاوڕێ تەندروستە کامە لە مەبدەکەی ئەوە نزیکە دەریخان زۆر جار ئێمە ئەترسین هەر ئەڵین هاوڕێی خراپ و هاوڕێی خراپ و هاوڕێی خراپ بۆچی هۆکار چییە یان بۆچی کە ئێمە منداڵێکی باش پەروەردەکرامان هەیە وەکۆڵێ دایک و باوکی هاوڕێ خراپەکە لە بە دیوێکی دیکە ناتوان سوود لە هاوڕێ چاکەکەی ئێمە لە کوڕەکەی ئێمە وەرناگرن بۆچی ئێمە ناتوانین زاڵ بین بەسەر خراپە و سیفەتی خراپی هاوڕێ خراپەکەمانە بەڵام ئەبێ هەمیشە ئێمە ترسمان لە هاوڕێی خراپە بێ زۆر جوانە ئەو پرسیارە تەڵان ئێمە بەرچاوڕوونی ئەهین بە مناڵەکان کاتێک کە گەیشتە حاڵەتی تێگەیشتنی خۆی ئەم مناڵەکەمە دەڵێن ڕۆحی هاوکاری ئیشارەمان بە ئیرادەدا بە ڕۆحی هاوکاریشدا هیچ کاتێک ئەوەی کە خاوەنی مەبدەئێکی پاک و بیر و باوەڕێکی ئیسلامی بێ لەگەڵ ئەوە دانیە پشکاتە هاوڕێکەی ئەگەر لە ئەو پەڕی لا ڕێبوو نابێت حاجەکانی جێبەجێکە بەدەمیەوە بێ من ئێستا لە خودی مناڵەکانی خۆما پێم خۆشە ئەو مناڵانەی کە زۆر دژی نوێژ و مزگەوت و ئەو جەماعەتن هاوڕێتیان بکەن و بۆ نمونە هەبووە ئەسڵەن باوەڕی بە نوێژ و ڕۆژ و عیبادەت و ئەو دژی دینەکەی ئەم بووە لە نووسینی داڕشتنێکەوە تەشجیع بووە لە هاوکارێکی ئەمەوە تەشجیع بووە وەنی بۆ لە سەعی پێکردنیەوە تەشجیع بووە بۆ منە ڕقی لە هەموو هەڵسوکۆتێکی ئەم بۆتەوە لە موقیفێکی جوانی ئەمە سەعی پێکرد بێ ڕۆحی هاوکاری و بەهانی دابێ لە خەتەئێک بە ئاگای هێنابێتەوە یا شتێکی بۆ پەردەپۆش کردبێ لە مەکتەبە بۆ نمونە زروفی ئەمی کڕی بێتەوە مناڵەکە بۆ نمونە پێی دروست بووە نا ئێمە ئەتوانین مناڵەکانمان وا پەروەردە بکەین هاوڕێی چاک هەڵبژێرن و لە هاوڕێی خراپیش ڕانەکەن ببنە وەسیلە ببنە ئەوەی کە ببنە سەبەبی هیدایەت ببنە کەسانێک کە ئەو تەماحیان بەخەن کە پێغەمبەری خوا سەڵسەڵەم دەفەرمێت کەسێک ببێتە سەبەبی هیدایەتی کەسێک باشترە لە دنیا و هەموو جوانەکانی دنیا ئێمە الحەمدلله مناڵانی خانەوادە ئیسلامی ئەو بیر و باوەڕ و مەفهومەی هەیە الحەمدولله ئەو ڕوحی هاوکاریشی هەیە و جێگەدەستیشیان دیارە بەس ئەوەندە هەیە هەندێک کەس هەیە ضعیفە بەڕاستی لەبری ئەوەی کارتێکە بێ کارتێکراوە بۆیە زۆر دایک و باوک تەرکیز عنی تەکید لەسەرەوە دەکاتەوە مەترسی هەیە کە بۆ نمونە هەیە پێچەوانەکەشی بۆ نمونە کەسەکە زۆر چاک بۆ بە بۆنی هاوڕێکی خراپەوە لەبری ئەو بۆ نمونە کاریگەری تەسیری هەوا پێچەوانەکەی بۆ ئەم خرا دەسیداوتە لا ڕێبوونی بێدینی کەواتە قسەکەی جەنابتە هەم مەفروزە هاوڕێ چاکیانە بێ هەمیش کە بۆ نمونە ئەرکێکی وەزیفیان هەیە لە خوێندنا لە زانکۆن لە پەیمانگان لە سنتەرێکن لە شوێنێکی فێربوونان کەسێک هەیە ئاسیە لا ڕێیە خراپەکارە ئەمان دەبێ ببنە چەکێکی بەهێز یاری دەدەرێکی تەواو ئەوایەکی تەوا هاوڕێیەکی زۆر بە وەفا و بۆ نمونە بەغەم بۆ ئەوەی کە ئەم هاوڕێیان لە ڕێبوون پارێزن بەدری خان درۆکردن و پێچوانە جوڵانەوە لەگەڵ بەڵێنی خۆ بە تایبەت دایک و باوکە بەڵێن و قسەیەک بە منداڵیان ئەڵێنیان بوونە ئینێرن بۆ شوێنێ بە تمۆحی شتێکی دیکە تا چەند ڕۆڵێکی خراپ و نێگەتیڤ لە پەروەردەیە بینێ بۆ نمونە عامری کوڕی عەبدوڵڵای هاوڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ پێغەمبەری خوا دێتە ماڵمان دایکم بانگی کردم وەرە شتێکت بدەمێ دوایی پێغەمبەری خوا فەرمی چی بە تەمامی چی بدەیتێ چەند دەنکە خورمایە گوتی
فەرمی ئەگەر نەتدایەتەوە چەند درۆیەکت لەسەر ئەنووسرا درۆکردن تا چەند ڕۆڵی هەیە لە خراپ مامەڵەکردنی یان بۆونە خراپ پەروەردەکردنی منداڵە یان بۆونە دایک و باوک لە سەرەتای ساڵەوە بەڵێنی ئەو بە منداڵەکانە دەنگ ئەگەر دەرچی و نمرەیەکی باش بێنی ئەوە ئێمە فلانە گەشتت پێەکەین یان فلانە دیاریت بۆ ئەکرین بەڵام دوایی بە پێچەوانەوە ئەم بەڵێنەی خۆیان بەنەسەر بۆیە ئەبینین منداڵەکە بە شێوازێک لە شێوازەکان مامەڵەیەکی خراپ یا پەروەردەیەکی خراپ وەردەگرێت. طبعا موضوعی درۆکردن نەگەڕێزمە دەردێکی زۆر کوشندەیە بۆ هەموو خێزان و خانەوادەیەک هەم لە دایک هەم لە باوک هەم بۆ مناڵ ئەو خێزان و خانەوادانی کە ئاساری درۆ بوونی هەیە بەردەوام ئەو خێزانانە خێزانێکی ناسەرکەوتون خێزانێکی هەڵوەشاون یعنی حتا وەکو جەناب دیشدار بە حەدیثەکە پێغەمبەری خوا سەسەم سەر کۆنەی فڵان کەسی کردووە بە هەمان شێوە ئەی ئەو سەحابەی چەند کیلۆمەتری بڕی بۆ وەرگرتنی فەرمودەیەک ئەو کەسێک کە بۆ نمونە علمی حەدیثی پێبوو ئاژەڵەکەی بان کرد کڵاوەکەی بۆ گرت بۆ هیچی پێ نەبوو فەرمی ئەوە من گەڕام و مادەم درۆت لەگەڵ ئاژەڵێکا کرد کەواتە ئیسلام ڕێگە نادا لەگەڵ بێزمانێک لەگەڵ مەزلومێک لەگەڵ حیواناتێکی شادرۆ بکەیت چ جای لەگەڵ مرۆڤ چ جای لەگەڵ کۆمەلگا چ جای لەگەڵ خەڵکی زۆر جوانە دایک باوک ئەو ئەهمیەتە فێری مناڵکەن ڕازگۆیی جوانترین سەرمایی مرۆڤە هەرچی کەسایەتی ئینسانە بە لە ڕازگۆییەوە دروست دەبێت ئەنی خۆشە مناڵەکە دوا فێرکە ئەگەر سەری خۆی دانابێ لە پێنە ئەو ڕازگۆیەدا ئێستا کات نێگینا چەندین نمونەی جوان و جەوهەریمان هەیە لەسەر ڕازگۆیی کە ئەو خەڵکە چۆن پێگەیشت و تێگەیشت و مەکانەتێک و قورسێتی بۆ خۆی دروست کردووە دایکەیە بۆ نمونە بە درۆ هەل لەسەر بەرپاکردنی درۆ لە بینی خۆی و هاوسەرەکەیدا چەند سیناریۆیەک دروست دەکا ئەبینێ ئەم شتە ناڕێکە عنی ناڕاستە ئەم مناڵە ئەبینێ لە دەوروبەری ئەم دایکە درۆیەک سیناریۆیەکی دروست کردە بۆ ئەم هاوسەرەی ئەم نەقڵە بێ ڕاستەخۆ بۆ ئەم مناڵە ئەم دایکەم بۆ ئەم درۆی کرد طبیعی بێتەوە لە لای و بە هەمان شێوە باوکەکە بۆ خێزانەکەی و هیچ کاتێک درۆ بەرهەمینێ و هەمیشە بەری کورتە هیچ کاتێک من ئەڵم دایک و باوک نەستن ژێر وعد و بەڵێن و مەسئولیەتێکەوە کە بە مناڵیاندا لە جانبی سەرکەوتن و دەرچوونیانە لە هەر جانبێکەوە وعد و بەڵێنیان پێدا بەڵێن و وعدێکی پێ بدە کە لە توانە و تاقە و مادە وەزعی تۆدا گونجاو بێ ئەگەر بزانی لەگەڵ وەزعی دارایی تۆ نەگونجاوە ئەو وعدە زەبەلاحی پێمەدە کە بەڕاستی هیچ بەهایەک بۆ ئەم مناڵە نامێنێتەوە بەهای دایک و باوکاتی لە دەست دەدەی کەواتە من ئەڵم درۆکردن دەردێکی کوشندەیە لە هەموو خێزان و خانەوادەیەک ئەگەربوونی هەبێ ڕازگۆیی جوانتری سەرمایە بۆ مناڵ هیچ کاتێک ئەگەر مناڵ ڕازگۆ بوو تووشی غەڵەت نابێ تووشی لادان نەبێ تووشی خەتە و گوناه و تاوان نابێ کەواتە ئێمە دەبێ هەوڵ جدی بدەین مناڵەکانمان فێری ڕازگۆیی بکەن لەسەر ڕازگۆییش پەروەردەیان بکەن. زۆر باشە بەدرێ خان بەرهەم و سوودی یام ئەو بەرهەمەی کە لە پەروەردەکردندا دەستمانەکەوێت کەی بە دەرەکەوێت بۆ منە دایکواکەی هەست بە بەرهەمی ئەو منداڵەیانەکەن کە لە بە درێژایی 10 ساڵ 15 ساڵ پەروەردەیان کردەوە و ئاسەواری پەروەردە ئەگەم دوو پرسیارە بەستینەوە بێکە لە بەرکەمی کاتی بەرنامەکەم ئاسەواری پەروەردە لەسەر منداڵ لەسەر خێزان و کۆمەلگە چۆنە ئایا بۆ منە ئەگەر خێزانێک منداڵێکی ساغ و تەندروست پەروەردە بکەن و بینێنەوە نێو کۆمەلگەوە ئایا جیاوازی نابێت لەگەڵ کەسێکا کە بەبێ لێپرسینەوە و بەبێ پەروەردەکردن نێردرابێت نێو کۆمەلگەوە بەتەکی طبعا پەروەردەکردنی مناڵ جەنابەت ئیشارەت بە بەرهەمی پەروەردەیە دایک و باوک کەسانێکی ماندوون هەتا ئەو ڕۆژەی ئەمرن هەست بە حەسانەوەی خۆیان ناکەن و بە هەمان شێوە هەست بە بەرهەمی پەروەردەکەش ناکەن ماعەدا هەندێک دایک و باوکەیە مناڵەکەی پێش ئەوەی بگاتە جانبی پێگەیشتن و جانبی وەزیفی خزمەتکردنی بە کۆمەلگا پێش ئەوە گرنگی بە پەروەردەکردن داوە ئەوە یەکسەر بەڕەهای ئەو جانبە ئەبینێ لە خێزانی وایە هەیە مناڵ خێزانەکە ناتەندروستە و مناڵێکی زۆر پێگەیشت و پەروەردابێ جاری وای پێچەوانەکەشی بەڵام عادەتەن دایک و باوک طبعا لەو دقەیەوە کە نیەتی پاکی خۆی ئەخاتە گەڕ بۆ هێنانی مناڵێک خۆی گەورە بە ئەجر بۆ نووسێت چ دڵە ڕاوکەیەک چ ماندووبوونێک چ ئێشوژانێک چ ناڕەحەتیەک ڕوبەڕووی ئەم دایک و باوکا بێتەوە بۆ ئەو ئەجرە نیەتیشی هێناوە جهدیشی سەرف کردو هەموو ڕێکارە یاسایی شەرعیەکانی بەرگرتۆتە بەر ئەم مناڵە لا ڕێبووە هیچ گوناهێکی بۆ نانووسێت بەڵام بەرهەمی ڕەنجی خۆی کاتێک ئەبینێ بۆ نمونە منێک کە ئێستا لە 9 ساڵیەوە بێ باوک بوو وانە باوکم هەموو ئاواتی ئەوە بوو هەڵگری پەیامێکی خوای بم ئەهلی قورئان بم نەگەیشت بە ئاواتی خۆی بەڵام کە ئێستا وفاتی کردووە هەمیشە من زۆر وڕک لە خوا ئاگرم
زۆر بە تەحەداوە دوعاکەم لە خوای خۆم زۆر لە خوای خۆمە پاڕێمەوە خوای پەروەردگار بۆ پلەبەرزی باوک خوای پەروەردگار لە پڕێکا بۆ نمونە مەکانەتی باوکێک دایکێک لە قیامەتدا بەرزەکاتەوە خوای ئەمەی چی بوو وای گەورە فەرمێ مناڵێکی ساڵحت لە دنیا هەمیشە دوعای خێری بۆ دەکردی بلەت بەرزە بێت ئەمێکێک لەوانە دایکم کە تەمەنی بۆ نمونە گەنجی لە پێناوی منەداناوە کە ئەبینێ هەڵگری پەیامێکی خواییم زەرەر بە کۆمەلگا ناگەێنم ئەگەر سوود نەگەێنم خەڵک لە دەستم سەلامەتە الحەمدولillah ئەوەی پێمان بکرێت توانە و تەمەنی خۆمان سەرف دەکەین بۆ خزمەتیانی کوردستان لێرەدا هەز بە پەروەردەکە ئاکا ماندووبوونی ئەحەسێتەوە چێژ لە ئەوەز ئەوەرەگرێت کە چەندێک جوهری کردو و شەونخۆنی کرد و ناڕەحەتی بینیوە کەواتە دایک هیچ کاتێک هەز بە حەسانەوە ناکات لە مۆزوعی جوهر سەرفکردن بۆ مناڵ هەتا وەکو ڕۆژی قیامەت لە قیامەت داخوای پەروەردگار مناڵی ساڵح دەکاتە بەرهەم باخێکی بەرهەمدار ئیتر ئایا وڕک لەخوا دەگرێت بەرەو بەهەشتی بوون یا لە بیابانێک داگیری خواردو دەچێت بەهانا لە هەموو متر بە پلەبەندی خۆی گەورە دایناوە هەم لە دنیا ساڵحی و مەکانەت و گەورەی مناڵەکە ئەبینێ بەمە هەست بە بەری ڕنج و پەروەردەکەی خۆی دەکا هەمیش لە ڕۆژی قیامەت پەروەردەکردنی مناڵ دوو لایەنە لایەنێکی قیامەتی و لایەنێکی دنیاییشە زۆر باشە بەدرێخان کۆتا قسە و پەیامی جەنابەت چییە کاتی بەرنامەکەم تەواو بوو ئەگە شتێک زۆر گرنگ بێ لە مەجای پەروەردەکردنی مناڵ من نەمپرسی بێ و پێویست بکات جەنابەت ئاماژەی پێ بکەی زۆر سپاس دەکەم وەڵام من لێرەوە بەدایکان و باوکانی عزیز و خۆشەویست دەڵێن مناڵ بەڕاستی نیعمەتێکی گەورەیە کە خوای پەروەردگار بە هەموو دایک و باوکێکی خەڵات کردووە خوای گەورە بە هەموو دایک و باوکێکی مسلمانیشی ببەخشە ئینشاءالله ڕۆڵی هەموو لایەکمان ساڵح کافریش ئینشاءالله و ئەوانیش ئینشاءالله هیدایەت بدە طبعا ئەو نیعمەتە دەبێمە بەڕاستی بزانین کە نیعمەتێکی زۆر گەورەیە ئەمانەتێکی گەورەیە لە ئەستۆمان و ئینتاجێک و بەرهەمێکی زۆر گەورەیە و بەڕاستی ڕەنجی دەوێ ماندووبوونی دەوێ قوربانی دەوێمە بەڕاستی هەموو جوهد و ماندووبوون و کار و کەسابەت و کاری وەزیفی و هەموو جانبە هەوڵ و تێکۆشانەکانمان بخەینە گەڕ بۆ پەروەردەکردن و خزمەتکردنی مناڵەکانمان تاوەکو مناڵەکانمان مناڵێکی تەندروست و ئیماندار و ئاین پەروەر بن تاوەکو ئینشاءالله مناڵانێک بە کۆمەلگا بەخشین کە خەڵکی ڕەحمەت بووەکەن و جزای خێرمان بۆ بکەن زۆر سپاس دەکەم سپاس بۆ تەوپەی بە جوانەکانت و ئومێدەوارین شتێکیشمان بەخشی بێ و ڕۆڵێکشمان هەبێت لە پەروەردەکردنی منداڵدا زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستیش کە تا ئەم ساتە بینەری بەرنامەی باسوخواز بوون تا بە گەیشتنەوەیکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ